تورک لە ورمێ هەڕەشەی کۆمەڵکوژی کورزانی ڕۆژهەڵات دەکات. ئایا ئەگەری هەیە کۆمەڵکوژی قارنێ دووبارە ببێتەوە؟ ئازەربایجان نەخەوتووە، ئیتر خاک بە کورد نافرۆشێت. مەلا حەسەنی لەکوێی جارێکی دیکە کورد تەفروتونە بکەیتەوە. کورد لە ئازەربایجان میوانە و تەنیا تورک خاوەنیەتی. کورد ئەگەر ڕێزی خاوەن ماڵ نەگرێت لە گۆمی ورمێ دەیان نێژین. ئازەربایجان شوێنی کورد و فارس و ئاشووری و ئەرمەنی نییە. ئەمانەی باسمان کرد بەشێک بوون لەو دروشمان ڕەگەزپەرست و فاشیە سەیر و سەمەرانەی کە لە ڕۆژی دووەمی نەورۆزی ئەمساڵ لە خۆپیشاندانی شاری ورمێ و لەلایەن تورکە فاشیەکانەوە لە دژی کورد بەرزکرانەوە. ئەم خۆپیشاندانە ڕێک 5 ڕۆژ دوای ئەو کۆبوونەوە پڕشکۆیەی نەورۆزی ئەمساڵی شاری ورمێ هات کە کوردانی ئازەربایجان بە داگیرسانی ئاگری نەورۆز و گۆرانی کوردی و هەڵپەڕکێ و بەو پەڕی ئاشتی و هێمنیەوە بەڕێوەیان برد. بەڵام پەرچەکرداری تورکەکان زۆر توندڕەوانە و مەترسیدار بوو، بە جۆرێک کارەساتی قارنەی بیری کورد هێنایەوە، وەک وەبیرهێنانەوەیەکی مێژووی. لە کاتژمێر 1 پاشنیوەڕۆی ڕۆژی 2 مانگی 9 ساڵی 1979 گوندی قارنێ کە 7 کیلۆمەتر لە شاری نەغەدەی کوردستانی ڕۆژهەڵات دوورە لەپڕ لەلایەن دەستەیەک تورکی فاشی بە جلوبەرگی سوپای پاسداران و بەهاندانی مەلا حەسەنی پێشنوێژی دژە کوردی شاری ورمێ گەمارۆ دراو. لە ئانووساتێکدا کۆمەڵکوژی کوردانی ئەو گوندە دەستی پێکرد. لەم کۆمەڵکوژیەدا مەلای گوندەکە بە قورئانەکەی دەستیەوە سەر بڕدرا. گەنج و پیر و مناڵ بەو پەڕی دڕندەیەوە پارچە پارچەکران و تەنانەت هەندێک گەنج و منداڵ بێسەر و شوێن کران. دواتریش ئەو تاوانە نامرۆیە لە ژێر پڕۆپاگەندەی شەڕی دژە جودایی خوازانی کوردی دارە دەستەی بیانی پەردەپۆش کرا. ئەم کۆمەڵکوژیە ڕێک دوای ئەوە ڕوویدا کە لە سەرەتای شۆڕشی گەلانی ئێراندا حیزبی دموکراتی کوردستانی ئێران کۆبوونەوەیەکی جەماوەری لە شاری نەغەجا بەڕێوە برد. واتە تەنیا لە بەرامبەرم کۆبوونەوە ئاسایی و فەرمیەدا ئەم کۆمەڵکوژیە نامرۆیانە لەلایەن تورکە ڕەگەزپەرستەکانەوە ئەنجام درا و گوایە کورد دەیەوێت لەم ڕێگایەوە شارەکانی ئازەربایجان داگیر بکات و تورک لەو ناوچەیە شار بەجەر بکات. ئەم کارەساتە ئەگەرچی ڕەگەزپەرستانە و فاشیانە بوو، بەڵام لەلایەن مەلا حەسەنی و دارودەستەکەیەوە کە جلوبەرگی سوپای پاسدارانیان لەبەرکرد بوو پاساوی ئاینی و جوداخوازیان بۆی هێنایەوە و وایە نیشاندا کە لە قارنێ کۆمەڵکوژی ڕووی نەداوە و ئەوەی ڕوویداوە شەڕی لایەنگرانی کۆماری ئیسلامی دژ بە حیزبی کافر و جودای خوازی دموکرات بووە. ئەوەش لە کاتێکدا بوو کە ئەو گوندە تەنیا لەبەر کورس بوون کۆمەڵکوژکران. لە بنەڕەتە هۆکاری و کارەساتە ئەوە بوو کە تورک دەمێک بوو بە شوێن پاسا و بیانوویەکدا دەگەڕا بۆ ئەوەی پاشماوەی کورد لە ئازەربایجان شار بەدەر بکات و لەو ناوچەیە دووری بکاتەوە. بۆ ئەمەش تەنانەت دەستیان لە قەتڵعامی کورد نەدەپاراست. بۆیە پاش کۆبوونەوەی جەماوەری حیزبی دموکرات دەرفەتی ئەوەیان قۆستەوە و بە ناوی پارێزگاری لە شۆڕشی ئیسلامی و شەڕ لەگەڵ دوژمنانی کۆماری ئیسلامی و جودای خوازان پرۆسەی دەرکردن و سڕینەوە و تۆقاندنی کوردیان دەست پێکرد و جیا لە کۆمەڵکوژی قارنێ لەو ڕۆژەوە تا ئێستا تورک بە پاساوی ئەوەی کورد دژی کۆماری ئیسلامی ئێرانە، بە بیانووی ئەوەی کورد تیرۆریستە، بە بیانووی ئەوەی کورد دەیەوێت لە ئێران جیا بێتەوە، بەردەوام خەریکی سوکایەتی و پەراوێز خستنی کوردن لەو ناوچەیەتە. لەم پێناوەشدا سەرجەم مێزگەکانی دەسەڵاتیان لە پارێزگای ورمێ بەدەستەوە گرتووە. بۆیە شوان نزیکەی 50 ساڵە بە کەیفی خۆیان تەڕاتێن دەکەن، سوکایەتی بە کورد دەکەن، کورد وەک تیرۆریست تاوانبار دەکەن، ماڵ و حاڵیان تاڵان دەکەن و ڕێگا نادەن کورد کەمترین پۆست و کورسی دەسەڵاتی لەو پارێزگایەدا هەبێت. سەرڕای ئەم سیاسەتە چەوسێنەرەی تورکە فاشیەکان بەڵام ماوەیەکە بۆ تاران و ژمارەیەکی بەرچاو لە سیاسەتمەدارانی فارسیش ڕوون بۆتەوە کە تورک بە ناوی سوپای پاسداران و پاساوی لایەنگری لە ئاینی شیعە و دەوڵەتی ناوەندی سەرقاڵی لێدان و دوورخستنەوەی کورد وەک خەڵکی ڕەسەنی ئازەربایجان لە بنەڕەتیشدا ئەوانن کە ڕەگەزپەرستن و بە فیتی باکۆ و ئەنقەرە خەریکی پەرەپێدانی ناسیۆنالیزمی تورکین دژ بە سەرجەم ئێرانیەکان و بە تایبەتیش کورد و فارس بۆ یەگەیشتنەوە بڕوایەی دەبێت ئیتر لایەک لە کورد وەک پاشنە ئاخیری تورکە فاشیەکانی سەر بە باکۆ ئەنقەرە بکرێتەوە و ڕێگا نەدرێت ئیتر تورک بە پاساوی لایەنگری لە کۆماری ئیسلامی و دەوڵەتی ناوەندی لە ئازەربایجاندا تەڕاتێن بکەن و بە فیتی باکۆ ئەنقەرە ئاسایشی ئێران تێک بدەن و کوردیش قەتڵعام بکەن. هەر لە ماڕاستەیەدا ئەمساڵ بۆ یەکەم جار و ڕێک 5 ڕۆژ پێش نەورۆز
کۆبوونەوەیەکی جەماوەری پڕشکۆ لەلایەن کوردانی پارێزگای ئازەربایجانی ڕۆژئاوا و هەڵبەت بە گڵۆپی سەوزی لایەنێک لە دەسەڵات لە شاری ورمێ ڕێکخرا. ئەمە هەنگە دەنگدانەوە و ڕەنگدانەوەیەکی ئێجگار بەربڵاوی لە سەرانسەری ئێراندا هەبوو. هەر ئەم کۆبوونەوە پڕشکۆیە ئەوەی نیشاندا کە کورد نەمردووە و ورمێ هێشتا شارێکی کوردیە. ئەم کۆبوونەوە پڕشکۆیە پاشیەکانی شێت و هار کرد و دووبارە بە دوای بیانوویەکەوە بوون بۆ بەگشتداچوونەوەی ئەم کۆبوونەوە جەماوەریە. هەرپەیوەست بەمەوە بەرپرسی ئەنجومەنی شاری ورمێ کە مەلایەکی تورکە و سەربەڕەوتی مەلا حەسەنی دژە کوردی بەناوبانگی ورمەیە لە ڕۆژیادی شەهیدکردنی ئیمام عەلی سوودی وەرگرت و جارنامەیەکی بە بیانووی پرسەگێڕانی ئیمام عەلی لە شاری ورمێ بڵاو کردەوە. لە ڕۆژی دووەمی نەورۆز و بە بیانووی پرسەگێڕان سەرجەم تورکەکانی شاری ورمێ کۆ کردەوە و لە بری ڕێو ڕسمی پرسەگێڕان دەستیان کرد بە وتنەوە و بەرزکردنەوەی دروشمی دژە کورد و دژە فارس. تەنانەت بەدەنگی بەرز و بە بەرچاوی کامێرەکانەوە هەڕەشەی ناشتنی کوردیان لە گۆمی ورمێ کرد. لێرەوە و پرسیارە هاتاراوە ئایا ئەگەری دووبارەبوونەوەی کۆمەڵکوژی قاڕنێ لە ئارازایە؟ با لەوە گەڕین تورک هاوردەیە و لە مەغۆلستان و تورکستانەوە هاتووە. لە ماوەیەشدا زۆربەی شار و ناوچەی کورد و ئەرمەن و یۆنانیان داگیر کردووە. با لەوەش گەڕین کە بەپێی سەرجەم بەڵگەکان تەنانەت تەورێز و باکۆ لە بنەڕەتدا کورد بوون و تورک کوردی لە ماڵ و حاڵی خۆی دەرکردووە. ئەوەش دەخەینە لاوە کە کورد لە ئێستاشدا داوای ئەو شارانە ناکات و بەس ئاواتەخوازی ژیانێکی پڕ لە کەرامەت و ئاشتیانەیە لە پاڵ تورک و نەتەوەکانی دیکەدا. بەڵام ئەوان هەروەک بەشێک لە سروشتی داگیرکاریان ڕقیان لە کووردە و تەنیا ئاواتیان ئەوەیە کورد لە سەرجەم پارێزگای ئازەربایجان و تەنانەت کوردستان و کرماشان شار بەجار بکەن. بەردەوامیش لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بانگەشەیەوە دەکەن کە کورد کۆچەرە، کورد میوانە و دەبێت دەربکرێت. ئەمە چیرۆکی دراوسێتی کورد و تورکە لەم ناوچەیەدا و پێدەچێت لە ئەگەری پێداگری تورک لەسەر ئەم بیرۆکە ڕەگەزپەرستانەی لەلایەک و هەڵەکردنی کورد لەلایەکی دیکەوە نەک هەر پێکدادان بەڵکو و دووبارە بوونەوە و چەند بارەبوونەوەی کۆمەڵکوژی کورد و تەنانەت دەرکردنی کورد لە نیشتمانی خۆیان ئەگەرێکی دوور نەبێت. لەم نێوەندەدا ئەوەش فەرامۆش نەکرێت تورک جگە لە پرسی ئاین کەمترین هاوبەشی لەگەڵ فارسدانیە و تەنانەت ڕقێکی زۆریشیان بەرامبەر بە فارس هەیە. بەڵام بەردەوام لە پێناو بەرژەوەندی خۆیان پاڵیان بە دەوڵەتی ناوەندیەوە داوە بە بیانووی ئەوەی کورد شەڕانگێزە، گوندیە، تیرۆریستە، دژی دەوڵەتی ناوەندیە لە سیاسەتی بە دوژمن ناساندنی کورد تا ڕادەیەکی زۆر سەرکەوتوو بووە. کۆیەم چیرۆکە پێمان دەڵێت کورد دەبێت ئیتر واز لە سیاسەتی کەوا سووری بەر لەشکر بێنێت. دەبێت ئیتر بە هەست و سۆز سیاست نەکات. دەبێت ئیتر بیر لە یەکڕێزی ڕاستەقینە لە دەرەوەی حیزب بکاتەوە. دەبێت ئیتر لە کاتی کۆنجاودا بیر لە هاوپەیمانی لەگەڵ نەتەوەیەکی دیکە و لەوانەی فارس لە پێناو پاراستنی خاکی خۆی لە بەرامبەر تورکدا بکاتەوە. دەبێت ئیتر لە بەرامبەر دەسەڵاتی ناوەندیدا بە سیاست نەک هەست و سۆز بجوڵێتەوە. واوەی ئەگەر هات و تورک وەک هەمیشە ڕێزی لە پێکەوە ژیانی ئاشتیانە نەگرت و هەر لەسەر سیاسەتی سوکایەتی و دەرکردن و بە پەراوێزخستنی کورد پێداگر بوو ئەوە نەتوانێت لە ڕێگەی دەسەڵاتی ناوەندی و تارانەوە ئەم سیاسەتانەی جێبەجێ بکات وەک ئەوەی تا ئێستا کردوویەتی و سەرکەوتنی بەدەستێناوە کەواتە ئەمێستاکە سەرەی کوردە سیاسەت بکات و یەکگرتوویانە پارێزگاری لە نیشتمان و کەرامەتی بکات.